خۆشەویستان سڵاتان لەبێ ئەم کاتتان باش بێت. ئەم بەڕۆیی کە بەدەستی منەوەیە خزمەتێکی زۆری بە ژینگەی جوانی ئەم کوردستانە کردووە. هەر بۆیە لە هەر سوچ و قوژبنێکە ئەگەڕی لە کوردستانە دارێکی بەڕوو بوونی هەیە. بۆیە ئەمڕۆ من لێرەم کە لە گوندی وێڵەیەرم گوندنشینانی ئێرە ئەیانەوێت سروشتی جوانی گوندەکەیان لە ڕێگای چاندنی بەڕۆ جوانتر و ڕازاوەتر بکەن. بۆیە تیمێک لە پشتی منەوەن ئەمڕۆ سەرقاڵی چاندنی بەڕۆن. بۆیە ئەگەر بێت و ئێمە بیرێک لەوە بکەینەوە کە ئەم بەڕوە چەندە گرنگە بۆ ژینگەیە کە دەی تا بچێنین بەپێی ئەو توێژینەوانی کە هەیە هەر دارێکی بەڕۆ نزیکەی 200 بۆ 500 ساڵ ئەژی. هەروە هەندێک لە دارەکانیش تەمەنیان تا نزیکەی 2000 ساڵیش ڕۆیشتووە. بۆیە ئەم دارە خزمەتێکی زۆر بە ژینگاکە. هەر بۆیە گوندنشینان و چەند تیمێکی تر ئەمڕۆ لێرن بۆ ئەوەی کە ژینگەی جوانی ئەم گوندە جوانتر بکەن وەرەندەیەکەوە با بڕۆین. بگومان بیرۆکەی ئەم هەڵمەت و کارە پیرۆزە لەلایەن گەنجێکی خۆبەخشە لە بواری ژینگە ئەویش کاکە نیعمەت عوسمانە. کاکە نیعمەت سڵاو لێبێ ئەم کاتە و باش بێت. ئەمەوێت دەستپێک دەستخۆشیت لێ بکەم بۆ ئەم بیرۆکە جوانە پێم بڵێ بۆچی بیرت لەوە کردەوە هەڵمەتێکی لەم شێوازە ئەنجام بن. سڵاوتان لێبێ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم. من سەرەتا ساڵی پار بەتەنها خۆم حەزم کرد نەختێ بەڕوو بنێژم لە ئەو شاخانەیە کە بەڕوویتیان نییە. باشە. و ڤیددیۆیەکم دانا لە فەیسبووکی خۆم کە خەریکم بەڕوو ئەنێژم و دواتریش ئەو کاتەکە من بەڕۆکارم ناش مانگی 12 بوو. دواتر لە مانگی سێە سێرم کرد بەڕۆکان جوان دەرهاتون و گەڵایان کردووە و شتێکی زۆر باش بوو بەلامەوە. دوایی ڤیددیۆشم دانایەوە بۆ بینەران. ئیتر ئەم ساڵ حەزم کرد شتەکە بیکەمە شتێکی جەماعی، شتێکی گەورەتری کەم، شتێکی هەرەوەزی بێت. ئەم ساڵ شتەکەمان کردە هەرەوەزی و ڤیددیۆیەکم کرد کە بانگێشتی خەڵکم کرد بۆ ناو ئەم پرۆژەیە. خۆشبەختانە خەڵکانێکی زۆر هاتنە ناو ئەم پرۆژەیەوە و ئەوانیش حەزیان کرد لەم پرۆژەیە بەشدار بن. بێگومان ئەمە کارێکی زۆر زۆر پیرۆزە، هەڵمەتێکی زۆر زۆر جوانە، دەست خۆش بێت. ئومێدەکەین لە ساڵەکانی ئایندەشە هەڵمەتی لەم شێوازەت هەبێ. باشە کاکە نیعمەت پێم بڵێ بۆچی بەڕوو هەڵبژاردووە ئەوەی کە بیچێنن لەم هەڵمەتەیە؟ بۆ شتی تر نەبوو بۆ هەر بەڕوو؟ لەبەرەوەی بەڕوو دارێکی قایمە، لەبەرەوەی دارێکە کە توانایی مانەوەی هەیە لە کاتە سەختەکانە، لەبەرەوەی کە داری بەڕوو پێویستی بە ئاودان نییە، یان ئەگەر پێویستیشی بێت مەسافەیەکی کەم پێویستی پێێتی. لەبەر ئەوە داری بەڕووم دانا و داری بەڕوو لەگەڵ ئەوەیە کە هێمە بەهێزە و توانایەکی خۆراگری باشی هەیە لە شاخەکانی کوردستانیشا لە بەشێکی زۆریا خۆڕستکانە ڕواوە و توانیوەتی بمێنێتەوە و منیش لەبەرەوە داری بەڕووم هەڵبژارد کە بۆ چاندنی. باشەکەواتە ژینگەی کوردستانی ژینگەیەکی لەبارە بۆ بەڕووایە؟ بەڵێ ژینگەی کوردستان ژینگەیەکی لەبارە. خۆشبەختانە لە زۆر شوێنە داری بەڕوومان هەیە لە کوردستانە و بێ ئەوەی هیچ کەسێکیش ناشت بێتی، هەر بە شێوازێکی خۆکرد و خۆڕستکانە خۆی ژیاندووە و ماوەتەوانێ داری بەڕوو. ڕاستە باست لە ئەمانەوە کرد. بابەتێکم بخوێنەوە باسی لەوە کرد ئەیوت داری بەڕوویەکێکە لەو دارانەی کە ئەتوانرێت بە نزیکەی 200 بۆ 500 ساڵ هەندێک جاری جێگاتە 2000 ساڵ تەمەنی ئەو دارەکەواتە دارێکە بە درێژایەکی زۆر زۆر دەتوانێت خزمەت بە بواری ژینگە بکات. وایە؟ بەڵێ داری بەڕوو تەمەنێکی زۆر زۆری هەیە، بەڵام لەگەڵ تەمەنە زۆرەکە شتێکی هەیە کە داری بەڕوو زۆر درەنگ گەورە ئەبێت. ئەوەی هەیە یانی وەکو بازەدارێکی تر نییە کە خێرا گەورە ببێ و بتوانیت سوودێکی زۆری بینی لە ماوەیەکی کورتە. داری بەڕوو خۆی ئەو بەڕۆکە ئەنێژیت من ساڵی پار تەجروبەیەم زۆر کرد، خۆم لە ماڵەوە بەجیا بەڕووم ناشت لە ناو
دەبەی ڕوونا بۆی کە بزانم ئەم ڕاگەشتەی چۆنچۆنی ڕات داری بەڕوەکە ئەو بەڕوەکە ئێنێژیت سەرەتایەکێتە ناوی گڵەکەوە چەکەرێکەکە ئەو چەکەرێ بۆ خوار و ئەڕوا ئەوە ڕەگە ئەوە بێتە ڕێک هەتا وەکو تقریبان 15 سانتیمێک ئەڕوات ئەنجا لەسەرەوە گەڵا دەرەکات زۆر چانی تاو ڕێکدا ئەکوتێت ئەنجا باشە تۆ لەگەڵ ئەو تیمەی کە هەڵبژێراون ئەمڕۆ بێن ئەم شاخەتان دیاری کردووە بۆ ئەوەی کە بەڕۆکانی لێ بچێنین وایە؟ بەڵێ ئەم شاخەمان دیاری کردووە من خۆم پێشتر چەند شوێنێکی تر گەڕام هەفتەی پێشوو زۆر هەوڵەما لە چەند شوێنێکی تر بەڵام شوێنەکانم بەلاوە باش نەبوو دوای ئەوە هاتمە ئەم گوندی وێڵێر لێرە لەگەڵ کاکسەردار ئەنجومەنی دێگای قسەم کرد ئەویش ئەوەی پێ باش بوو کە ئێمە دەستمان پێ کردووە و من ئەوەشم پێوت کە ئێمە کارێکی تەنها خۆبەخشانەیەکەین ئەمە ئێمە ئەوەی وەکو ڕێکخراوێک بنەوە وەکوها مەزاڵحێکمان هەبێت ئامانجی ئێمە تەنها ئەوە بووە کە لە کوردستانە داری زیاتر بڕوێنین و بتوانین داری زیاتر بێت دەستا خۆش بێگومان ئێمە ژۆک و تیمی کەناڵی کورسات ئەمڕۆ لێرە ئامادەین هاوکاری ئەم کارە پیرۆزەی بەڕێستانەکەین کەواتە کاگنێمەدبا من و تۆش پێکەوە بچین بۆ ئەوەی کە بەشداری بکەین لەو هەڵمەتەیە باشە دەستە خۆش بێت دووبارە سپاس. زەحمەتی و هیلاکێکی زۆرمان بینی هەتا گەیشتینە ئێرە بۆیە لەم بەشایە لەگەڵ ئەنجومەنی گوندی وێڵێرا گفتوگۆکەم ئەویش کاکسەرداری حاجی عارفە کاکسەرداریان سڵاو لە بێم کاتۆ باش سڵاو لە خۆش و بەخێر بەنیاخوا و بە خێراتنی تەلەڤیزۆنەکەتانەکەم و ئەزیێتان کێشە زۆر سپاس ئەرە کاکسەردار من زۆر هیلاگم تاوم شاخە سەرکەوتمەوە ئێوەی گوندنشینانی جوان بەڵێ ئەم شاخە شاخی سەرچووڕی پێڵێ شاخی باسکە درێژی پێڵێن ئەفو سەرچوور ئەو شاخی ئەو بەرە شاخەکانی منتیقی ئاوە تۆزی ئاسین لە باشە دڵم لە خۆم دانەمێنێر من نیمەنی هەرتۆنیت هەست کەسێک بێ بۆ ئێرە بە شاخانە هیلاگە بێ بەڕاستی باشە خوا لەشتان ساغ بێ کاکسەردار ئەمڕۆ لە ڕێگای ئەم هەڵمەتەوە بەڕوو ئەچێنن ئەمێ باسێکی بەڕوو بکەین چی لە بیرەوەری یادەوەری گوندنشینانە هەیە لە لای بەڕێستان بەڕوو چ خزمەتێکی کردووە بەڕوو دارێکە کە بە یعنی مێژووی کوردستان لە کوردستانە ماوەتەوانێ دارێکە ئەمێنێتەوانێ و بە زەحمەت ئەفەوتێ گوندنشینان لە زستانانە سوودی لێ وەرەگرن بۆ سەر و پۆپیدارەکان کە بڕن بۆ سووتان و بۆ ناو زۆپا خۆ گەرمکردنەوە لە بەهارانیشا سەوز و جوان و شنگێکی جوانەیە بە کوردستان و گەڵاکەشی لە پایزاکاوەرێ بۆ حیوان و ئاژەڵدارەکان ئیسیفادەی لەکەن و سوودی لێ وەرەگرن باشە کاکسەردار خۆ بیستمانەڵەن بەڕوو درەختێکی خۆڕسکە وانە بەڵێ خۆڕسکە ئێوە بۆ ئێڕوێنن ئێستا ئەمڕۆ ئەخ خۆڕسکەکە ئەو شوێنانەی کە بەڕووی لێ دار بەڕووی لێ کە ئەم بەڕووەکەوێتە خوارەوانی ئەڕوێتەوە بەڵام ئەم شاخەی ئێمە دار بەڕووی پێوە نییە ئێمەش لەم هەڵمەتەیە بڕیارمان ناکە بەڕوەکان هەڵگرینەوان و بیهێنین لەم شاخە بیڕوێنین لەبەرەی لێرەش ئەگەر بەڕۆکان گەیشتەوەی بەڕوو بگری شەڵا لێرە بۆرێت و بڕوێتەوەوانێ باشە ئەمڕۆ لەم هەڵمەتەیە بەنیازم چەند کیلۆ بەڕوو بۆ نمونەکە هێناوتانە لەگەڵ خۆتانە لێرە بیچێنن ئەمڕۆ 50 کیلۆ بەڕوومان هێناوە کە نزیکی 2000 بەڕوویەک زیاترە بێت تقریبەن لەو دەورەیە دەرەچێت 2000 بەڕوویەک دەرەچێت و لەگەڵ گروپی شاخەوانی ماردین و چەند ژینگە دۆسێکە کە بیرۆکەکە لای ژینگە دۆسەکانمون کە پەیوەندیان پێوەکردن بڕیارمانە ئەم شاخەمان هەڵبژار لەبەرەوەی داربەڕووی پێوە نییە بیکەین بە داربەڕوو باشە ئەرێ کاکسەردارێک پرسیاری تر بەڕوو ئاواژە خوێ ئاوا ئەبێ لەسەر زۆپا بیبرژێنی ئاوا بەکاڵی نا تاڵە تاڵە ئەی چۆن نەزانن بەڕۆیەک تازە بێ و بەڕۆیەک کۆم بێ کاکسەردار وڵی بەڕووی کۆن هین لێە مێرو لێ یا کوونە بێ دیارە باشە ئێوە وەکو خەڵکی گوندی وێڵێر تا چەند خۆشحاڵن کە ژینگە دۆستان ئەو تیمەی کە ئەمڕۆ لێرن بۆ ئەوەی کە
ژینگەی جوانی گوندەکەتان جوانتر بکەن تا چەند بەم جۆرە هەڵمەتانە ئێوە خۆشحاڵن تا چەند ئێوە خۆتان ئەو گیانی هاوکاریەتان تایە لەگەڵ یانە سەرقاڵی ئەم جۆرە کارانە بن. بەڕاستی ئەم کارانە هەست کەسی بیکا کارێکی پیرۆزە منیش ئەو جمعی پێشوو بوو کاک عیماد پەیوەندی پێوە کردم وتی من پێم خۆشە کە چەند بەڕوویەک بێنم لە شوێنەکەم بۆ دیاریکەیت و بیڕوێنم. منیش لەو کاتە بیرۆکەکەیم بە باش زانی وتم ئەگە جەناب پێت خۆش بێ منیش خەڵکی دیەکە و گروپی شاخوانی ماردینی ژیان بۆ سەر شاخەکان ئەوەنج ئاگدارەکەمەوانەوەکەین بە هەڵمەتێکی گشتگیر و کە هەتاوەکو زیاتر بڕوێنین باشترە ئەوش هەمان شت پێی خۆش بوو ئەمڕۆ بڕیارمانە ئەم هەڵمەتە بکەین. دەستان خۆش بەیەکێکە لە هەڵمەتە زۆر باش و جوانەکان چونکە بە دڵنیایەوە خزمەت بە ژینگەی جوانی کوردستانەکە و داربەڕوش کاک سەرداریکێکە لەو جارانی هەر لە کۆنەوە خزمەتێکی زۆری بە ژینگەی جوانی کوردستان کردووە لە دێر زمانەوە هەتاوەکو ئێستا و دڵنیاشم بۆ داهاتوش هەر ئەو خزمەتە بە ژینگەی جوانی کوردستانە گەیەنێت. دەستە خۆش بێ کاتە کاک سەرداربا زۆرتر لە کاتە نەگرم پێکەوە بڕۆین هەندێک لەم بەڕوانە بچێنین ئێمە. فەرموو. لەم بەشایە لەگەڵ مامۆستا دڵشاد کە بەڕێزیان سەرپەرشیاری گروپی شاخەوانی ماردینن ئەمڕۆ ئەم گروپە ئازیزەش لێرن بۆ ئەوی کە بەشداری بکەن لە هەڵمەتی چاندنی بەڕوە. مامۆستاینجا نازانم ئەمڕۆ زۆر هیلاکە بم گفتم ما بێم بۆ شاخەوانی بکەم بەڵام بۆم دەکە بەکەڵک ئێمە لە خزمەتانابین و هاوکاردانیشی مامۆستا بۆی بۆ شودان هەڵبژێرە فەرموو. دەست خۆش بە مامۆستاکیان بەڕێزی سپاس دەکەم دووبارە سڵاوە لێبێ ئێوە شوو بەخێر بن سەر چاوان. زۆر سپاس مامۆستا دڵشاد باشە سروشتی ئەم شاخە کە ئاوا پیای سەرەکەی ئەبێ ئاوا ڕێک بێ ئاوا تۆزێ زیگزاگ بێت چۆنە بۆی کە زۆر هیلاک نەبیت و هەز بە ماندووبوون نەکەی. بەڵێ بە دڵنیاییەوە کە سەرەکەی بەسەر بەرزاییە جاو بەرزاییە ئەگەر گەشت بێتە ئاستی شاخ یاخود نا ئەبێ با بڵێن هەسەنگانێک بۆ نیسبەی لێژی ئەو بەرزاییە بکەی. ئەگەر گەشت بۆ لە سەداسی بەپێی زانستی جوڵە ئەبێ ئێمە لەو کاتا پەنابەری نەبەر ئەوەی کە بە شێوەی زیگزاک واتە لابەلا ئەم شاخە بێستا بەلابەلا بە دڵنیاییەوە ئەگەر بتەوێ مانوو نەبی ئەگەر بتەوێ معنی تاقی ئەو پێ بمێنێ کە بتوانی تا دایمە بگەیتە لووتکە ئەبێ هەر لە بیدایەتەوە بەو جۆرە دەست پێ بکەی. زۆر باشە دەستان خۆش بە ماندوو نەبێت. بەڕاستی من زۆر لە پرۆگرامە گفتیەوەمە ئەموو دەچم بۆ شاخەوانی ئەنجامێن بەس ئەمڕۆ بەڕاستی زۆر هەستم بە ماندوو بوون کرد یاخوا لەشی ئێوە ساق بە ماندوو نەبن. ئێوە شتان ساق بێت. زۆر سپاس مامۆستاکیان بۆم باس کە بەڕێستان وەکو شاخەوانان سەردانی چیاکانی کوردستان و شاخەکانی کوردستانتان کردووە ژینگەی جوانی کوردستان پێویستی بەوەیە کە لە ڕێگای هەڵمەتی لەم شێوازەوە بەڕووی بۆ بچێنیت. بە دڵنیاییەوە زانی چۆنە تەواوی گروپە شاخەوانیەکان و تەواوی ئەو ڕێکخرا و سندیکا شاخەوانیانەی کە هەن لە کوردستانە کۆکین لەسەر کۆمەڵێ دروشم بەڕاستی وەکێک لەوانە سروشت پارێزیە ژینگە دۆستیە با بڵێن ئێمە بە بەردەوامی لە خەمی ژینگاین و لە خەمی سروشتین و ئەم لە خەمابوونش بێگومان سەرەتا بە پاراستنی دوایی بە ئەنجامدانی هەڵمەتی لەم جۆرە بۆ پڕکردنەوەی ئەو شوێنە فەراغانی کە دروستە من لە ئەنجامی خۆمانەزانین قابلی سووتانە یاخود بەهۆی هەر شتێکی سروشتی ترەوە بێ با بڵێن هەنێ ئێمە دار و درەخت و دارستانە دەسەین بێگومان لە ڕێگەی ئەم جۆرە هەڵمەتانەوە ئەکرێت تاویزی ئەوانە بکەینەوە خۆشبەختانە تەواوی شاخەوانان لەم جۆرە هەڵمەتانە هەمیشە ئامادەن و بەشدارە بن. باشە کەواتە گروپی شاخەوانی ماردین بۆچی ئەمڕۆ ویستیان لە ئەم هەڵمەتایە بەشداری بکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە یانزەی دوانزە هەموو ساڵێک باڵێن یانزەی دوانزە ڕۆژی جیهانی شاخ ناسراوە ئەم ڕۆژە وەکو ڕۆژێکی جیهانی بۆ شاخ دیاری کراوە دەبێت بێگومان ئەوەی لەم ڕۆژەدا کە با بڵێن پەرۆشێکی هەیە و گەرموگوڕێکی هەیە شاخەوانانن کە دێنە سروشت و
ئاەوەی خزمەتی سروش بکەن و چالاکیتی ئەنجامان ئێمەش ئەمڕۆ بە هەماهەنگی و لەسەر داوای ئەنجومەنی گوندی وێڵەر و کۆمەڵە لە دانیشتوانی ئێرە و ڕێکخراوێکی بەڕێزی تر کە کاری ژینگەیەکە بە خۆشحاڵیەوە کاتێک کە پێمان وترا ئامادەییمان دەربڕی بۆ ئەو یادە ئامادە بووین و خۆشبەختانە بەشداری ئەم چالاکی زۆر باشە دەستان خۆش بێ ومێدەکەین ئێوە هەمیشە و بەبەردەوام بتوانن پارێزەرێکی ڕاستەقینەی شاخ و چیاکانی کوردستان چونکە ئێوە بەرێکەوتنتان زۆرە لەگەڵ شاخ و چیاکانە لە کوردستان پشتیوان بەخوا و ئێمە خوازیارین سپاس دەکەم هەر لە ڕێگەی کەناڵی بەڕێزیشتانەوە ئەو پەیامە بڵاوکەینەوە کە شاخەوانی بەڕاستی جگەلەوەی کە ئارەزوو هیوایەتێک ناسراوە بەڵام وەرزشێکی زۆر گونجاوە بۆ کۆی تەمەنەکان یعنی لە هەموو تەمەنێک دەتوانێت بەشداری لە جوڵەکانی ناو شاخ و سروشتا بکە هەر لێرەوە ئێمە باڵێن ئەین بەگوێی هەموو کەسێکە ئێمە وەکو گروپی شاخەوانی مادین سنووری کارمان کە لە ناو شاری سلێمانیایەوە ئەندامین لە تۆڕی شاخەوانی کوردستان پێشوازی لە هەر بە ڕێزێکەکەین کە ڕوو لە ئێمە بنێ ئێمە بە خۆشحاڵی و ئەیهێنین ئاشنایەکەین بە سروشت و لەگەڵیانە تی ئەم سروشتە جوانەکەین و سپاسی ئێوەشەکەین بۆ ئەم دەرفەت و سپاس بگومان بوونی ئێوە لێرە گرنگی هەیە بۆ ئەوەی کە هەم ڕێنمایی بە ئێمەژوان بۆ من کە یەکەم جارمەوە شاخەوانی ئەنجام بم بۆی لە ڕێگەی ڕێنمایەکانی بەڕێستانەوە بە سەلامەتی بم بە سەلامەتی بگەڕینەوە خوارەوە بێگومان پێویستمان بە ڕێنمایەکانی بەڕێستانە بێ دووبارە دەستە خۆش بێ سپاس بۆ ئێوە ماندوونە سەرقاڵی ئێمە بەڕوو چاندن بین مامۆستاگیان بۆی زیاتر لە کاتە نەگەین دووبارە دەستخۆش بەخێر بێن و سپاس بۆ ئامادەبوونتان فەرموون. لە دوای ماندووبوونێکی زۆر زیاتر لە 50 کیلۆ بەڕوو لە ئەم شاخەدا چێندرا بۆیە ئێمەش هاتینە کۆتایی ئەم بڕگەیە ئەگەرچی زۆر ماندوو بووین بەڵام لە دوجارە کابینین بستێک لە خاکی پیرۆزی کوردستانمان سەوز کردبێت هیلاکی و ماندووبوونمان نامێنێ بۆیە ئومێد دەکەم کوردستان هەر ئاوادان بێ ئێوەش بتوانن پارێزەری ئەم ژینگە جوانەی کوردستان بن تا بینینەوەی تر ڕۆژێکی ئارام بە هەموو لایەک.